ماری کیوری 1867. ئەم فیزیازان و کیمیازانە پۆڵەندی و فەڕەنسیە پێشەنگێکی ڕاستەقینە بوو لە بواری تیشکدانەوەدا. لێکۆڵینەوەکانی لەسەر تیشکدانەوە لەوانش دۆزینەوەی پۆلۆنیۆم و ڕادیۆم شۆڕشێکی گەورەی بەرپاکرد لە تێگەیشتنمان لە ئەتۆم و بنچینەی فیزیای ئەتۆمی دانا. یەکەم ئافرەت بوو کە خەڵاتی نۆبڵی بەدەستهێنا و یەکەم کەس و تاکە ئافرەتە کە دووجار خەڵاتی نۆبڵی بەدەستهێنا بێت و تاکە ئافرەتە کە خەڵاتی نۆبڵی لە دوو بواری زانستی جیاوازدا بەدەستهێنا بێت، فیزیا و کیمیا. گێرترود بی ئێلیەن 1918. ئەم بایۆکیمیازان و دەرمانناسە ئەمریکیە دەرمانی پێشکەوتوی بۆ چارەسەرکردنی شێرپەنجەی خوێن و مەلاریا و چەند نەخۆشیەکی دیکە پەرەپێدا. کارەکانی لەسەر پیورین مێتابۆلیزم بۆ هۆی پەرەپێدانی چەند دەرمانێکی ژیانڕزگارکەری وەک ئازاثایۆپرین و مێرکاپتۆپیورین. ئەمەش کاریگەریەکی بەرچاوی لەسەر بواری پزیشکی هەبوو. بە هاوبەشی لەگەڵ جەیمس بلاک و جۆرج هیچینگس خەڵاتی نۆبڵی فیزیۆلۆژی یان پزیشکیان بەدەست هێنا بەهۆی دۆزینەوەکانیان لە پەرەپێدانی دەرمان. کریستیان نوسلاین وۆڵهارد 1942. ئەم زانە ئەڵمانی بواری زیندەزانی دۆزینەوەیەکی سەرنجڕاکێشی ئەنجامدا سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی بۆ ماوەی گەشەکردنی سەرەتایی کۆرپەلە لە مێشولەی میوەدا. توێژینەوەکانی ئەو جینە سەرەکیانەی دەستنیشان کە بەشدارن لە دروستبوونی نەخش و گەشەکردنی ئەندامەکاندا کە تێڕوانینێک گرنگیان بۆ پرۆسە ئاڵۆزەکانی ژیان دابین کرد. خەڵاتی نۆبڵی فیزیۆلۆژی یان پزیشکی لەگەڵ ئێدوارد لویس و ئێریک ویشاوستا بەدەست هێنا بۆ هەوڵەکانیان لە تێگەیشتنمان لە گەشەکردنی کۆرپەلە.